خوای گەورە دەفەرمێ بڕۆن. ئەی ئیماندارە دڵسۆزەکان، بڕۆن هەر کەسێکتان بینین لە ناو دۆزەخدا، ئەوانەی کە ئەهلی شەریک بۆ خوا بڕیاردان نەبوون، هەر کەسێکتان بینی لە ناو دۆزەخدا بەقەت نیو مسقال، نیو دینار، قورسایی نیو مسقال خێر و ئیمان لە دڵیا بوو لە ئاگری دۆزەخ ڕزگاری کەن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوانیش دەڕۆن هەر کەسێک بەقەت قورسایی نیو مسقال ئیمان و خێر لە دڵیا بێ لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەکەن. دەگەڕێنەوە دەڵێن ئەی پەروەردگار، ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هیچ کەسێک لەوانە نەما. ئەوەی بەقەت نیو مسقال خێر و ئیمان لە دڵیا بوو لە ئاگری دۆزەخ دەرمان کرد، کەس نەما، ئەوانەشی تیان نەما. ڕەحمی خوا زۆرە. ئینسان تا ئیمان و چاکەی زۆرتر بێ، خێری زۆرتر بێ، بۆ قیامەتی باشترە. برای شیرێنم، با بەقەت مسقالێک خێرت نەبێ، با زیاترت هەبێ. با بەقەت مسقاڵی ئیمانت نەبێ، ئیمانەکەت بەهێزتر و چاکتر بێ، بۆ ئەوەی ئەگەر پەنا بەخوا ئینسان چۆ دۆزەخیشەوە بێ ئومێد نەبێ لە ڕەحمی خوا. ئیمام شافعی دەیفەرموو ڕەحمەتی خوای لێ بێ: فإن تنتقم مني فلست بآيس ولو دخلت نفسي بجرم جهنم. والله خوایان ئەگەر تۆڵەیشم لێ بکەیتەوە، ئینتیقامیشم لێ بسێنی، بیشم خەیتە ناو ئاگری دۆزەخەوە، خوایان من بێ ئومێد نیم لە ڕەحمی تۆ. ئەگەر بەهۆی جەریمە و تاوانی خۆشمەوە بڕۆمە ناو ئاگری دۆزەخەوە، هەر ئومێدم هەیە خوایان لە ئاگری دۆزەخ ڕزگارم بکەی. ئێمەش بەخوا ئومێدمان هەیە، ئومێدمان هەیە خوا نەمان خاتە دۆزەخەوە. و ئەگەر خوا نەکا خستمانێ دۆزەخیشەوە، ئومێدمان هەیە کە لە دۆزەخ ڕزگارمان بێت. وەکەم حەدیسە کە ئەو پەڕی هیوایە بۆ تاوان باران، بۆیە حکمی بەهەشت و جەهەنەم بەسەر کەسامەدە. ئەوە ئیشی تۆ نییە فڵان بەهەشتیە فڵان دۆزەخیە. ئەوە مڵکی خوایە، بەهەشت و دۆزەخ بەکەی دەدا بەکەی نادا، کێ دەخاتە ناو دۆزەخ کێ دەخاتە ناو بەهەشتەوە. ئەو مڵکی تۆ نییە مام حاجی کاک فڵان، بەدەست تۆش نییە، بەدەست هیچ کەسێکی تریش نییە. حتا پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ، حتا خوا فەرمانیان پێ نەکا ناتوانێت شتێ بکەن.